کۆمەڵێک داواکاریمان هەبوو کە گلەی و گازدەی هاوڵاتیان بووە ئێمە شکر خراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ببین بەشێک لە فشار بۆی ئەو گرفتە چارەسەر بکرێت و جاچ لەسەرەوەی کە لێکتێگەیشتنێک کە یاخۆت چاودێری وردی ئەو خانمۆلدانە ناکرێت کۆمەڵی خاڵمان خستنە ڕوو بڕیارە لەسەر ئەو دانیشتنی ئێمە بڕێ سبینێت قایمقام لەگەڵ خانمۆلداییەکان کۆبنەوەیەک بکەن و دوازاریش ئێمە ئاگادار بکەن و تەرکیز زۆرمان لەسەرەوەی کردەوە کە چاودێریی وردی خانمۆلدای لام کرێت و یاخۆت قەرەبووی کاتێک کارەبای نیشتیمانی زیاتر دەبێت و قەرەبووی هاوڵاتیان بگرێتەوە لە کاتی پێویست کارەبا بدرێت بە هاوڵاتیان بە تایبەتیش ئەو کاتە پێویستە چنی وەڕای خۆت درنگانیشەوە کارەبای نیشتیمانی کە خەلەلی تێکەوەیان لە کاتی خۆی نایەتی ئەشکالمان بۆ دروستەکە بە تایبەتی ئێستا ئەمە سیستەمی مۆلیداتمان ناو سنتەری شارڕێی خستیە ئەمە کارەبای ڕئیسی بە شەو ئەدەین ئەو شوێنانەی دەرەوەی شار ئەوانەی کە سیستەمی مۆلیدە بەکارنانین ناحیەکانی دیکە منتیقەی چۆمان دۆڵی خانەقا دۆڵ سمیلان دەوروبەری ئەو شوێنانەی کە مۆلیداتیان نییە لەناو خۆمان لەناو شار ئیستیفادە لە مۆلیداتەکەین پاشی ئەو کاتی تعویزی کارەبای نیشتیمانی کردووە واتە ئێستا ئێمە ڕۆژانە 9 سعات مۆلیدات کارەبایدا و باقی دیکەش بە هۆی کارەبای نیشتیمانی پڕکردنەوە بەڵام ئەوش معنای ئەوەنی خەلەلی تێناکەوی کارەبا لە کاتی خۆی نایەتی ڕئیسی خەلەل بۆ خەڵکی دروستە بێ خەو نیوەی شەوێ لە چاوی خەڵکی پسرێ ڕۆژانە گەرمایە بەهۆی ئەو گەرمایە زەختەی زۆر کێتە سەرێ بۆیە ئەو لە حەزانی برادران هینابوون ئەو چاودێری کە ئەمە هەمانە لە ڕگای لەژنە مۆلیدات کە سەرپەرشتی 98 مۆلیدە لە ناو سنتەری شاری سۆرانەکە هەوڵەدەین پێکەوە ملاحەزەکانی وانیش وەرگرن و ئەوانیش هەندێک ملاحەزەی میێوانەگر بۆی کە وەزعی کارەبا چاکتر بێ.